بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچێکم سلااوتان لێبێ ئەم شەو ئێمە لە پرۆگرامی بۆ هەمووان لە شاری دوهۆچی ڕەنجینین ئەم شەو لەو پرۆگرامەدا دەرفەت دەدەین بە کاندیدانی دەڤەری بادینان بۆ ئەوەی بەرنامەی کاریان ڕوونکەنەوە بۆ دەنگدەرانی دەڤەری بادینان هەروەها زێدەتر خۆیان بناسێنن بۆ ئەم شەویش میوانداری سێ کاندیدی دەڤەری بادینان و بە تایبەتی سنووری پارێزگای دۆکمان کردووە کە ئەوانیش هەرێک لە خاتووشان خودێدا هەروەها کاکە بۆتان شەید سەگڤان و خات و ئاخشین جبرایل دۆسکی زۆر بەخێر بێن بەسەر چاوان هاتن پێم خۆشە دەستپێک هەرێکێک لێوە خۆی بە دەنگدەران و بینەرانی کوردستان 24 و پرۆگرامەکە بناسێنە کەرەم بەڵێ بە ناوێ خودێ زۆر دەستپێکی زۆر سوپاسیاوات بکەم کەنال کوردستان 24 بۆ vê mêvandariyê ez mamosta wişiyan xwedê da om û xelka nahiya Xankê me derçûka kulîja perwerda binyatim bû mawê çend sala min wek mamostal kertê perwerdî fêrkirinê kar kiriye bû mawê çend sala wek rêvebera baxçê zaroka me li nahiya Xankê xizmeta zaroka dikim îrojî berbijêrim bû lîsta Partî Demokratî Kurdistan lîsta Sedûnot bazinê dihok jimare 48 ژمارە 48 بەێ لە خوشک و برایانمان لە ێزیدەکانیشی ئەوە نەچێ وەڵە جلو بەرگەکەت گزارشی لێ دەکا کاکە بۆتان بەێ من زۆر سپاس کاک سەهێن دەستپێشێکی و بەناوی خۆی گەورە میێنەبان ئەس بوتان سەیڤان ڕەشید فەلەک دۆستکیمە کوڕیشەی سەیڤان ڕەشید فەلەکم لە ساڵی 1986 هاتیمە سەردەنیای باژێری دهۆکێ و خۆوان باوەڕنامە بە کالۆریوسم بە یاسایێت و پارێزەرم نەها پارێزەری ڕاوشکەرم لە دادگای دهۆک تا ئێستاش بەردەوام و کاندیدی ژمارە هەفتم لەسەر لیستی ژمارە سەدەنۆتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای دهۆک پارێزگای دهۆک خاتو ئاخشین دەکەرم کە خۆ بناسێنم بناوێ خودê mezin û dilovan zor spas bû vê mêvandariyê ez Axçîn Cibrayîl Dûskî kandîda jimare 36 li ser lîsta Sedûnot bazinê Duhokê mamosta û kiça pêşmerge me û çendîn sala di buwarê rêxirawa Eketiya Qutabiyên Kurdistanê min kar kiriye 6 sala jî wekû berpirsa Encûmenê Afretên Amêdiyê bû me ev jî wekû kadirekim di nava parta xwe da berdewamî vê rêk û rêbazê da دەستان خۆش بن دێ سەرکەفتî بن ئینشاءالله خات و وشیان من گوت جەنابێتە لە خوشک و برایەتمە ێزیدی خوشک و برایەتمە ێزیدیا و vان کارە ساتێ بسەروانانی ئەم هەمی دزانین ئەڤە جینۆساید بوو ئەڤە ئەنفال بوو بەشێکی دی ئەنفال بوو ئەس حەست کەم و جەنابێتە پرۆگراما خۆ ڕوونکەوە تا چێ لە هەک بەدایە وەختی دیچێ پەرلەمانی بەێ ئەس وەکو تاکە کەچە ئێزیدی هاتمە بەربژێرکردنەوە بۆ لیستە پارتی دیموکراتی کوردستان دەستپێکی داخوازیش هەموو خەڵکی خۆی ئێزیدخانێت کمەش هەموو خوشک و برایەت بەسەرمان کەمە ئەگەر مش هەژی دەنگی خۆ بینن دەنگی خۆ بدنە منداک و ئەس بشێم دەنگ و ڕنگ و کەلتۆری ئێزیدیات دنا پەرلەمانی کوردستانێدا دیار بکەم ئش بەرنامە و کارێ من ئەس وەکو تاکە کەچە ئێزیدیت هاتمە کاندیدیرکردن بۆ لیستە پارتی دیموکراتی کوردستان ئەزێ ئەو بتە و ئەس بشێم کەلتۆری مە ئێزیدی ناو پەرلەمانی کوردستانێدا دیار بکەم دەنگی خەڵکی خۆ بگەینمە ناو پەرلەمانی کوردستانێدا و هەروەساش بۆ وان کەسێت مێت ئاوارە بە بۆ ماوەی چەندەهان ساڵات ناف کەمپا و ئاوارە دەجین کۆزەبراندن ئەوان کەسە بۆ سەر جوه و وارێوان هەروەسان حتا vێگاوی چەندەهان کەچی و ژنێت مە ئێزیدیات ناف دەستێت تیرۆریستێدا دی ئەوەیە تەچ لە هەک بێ خۆدا دانایە و حتا نەها ئەو کچک و خیشکامە ناتینە ئازادکردن بەێ ئەگەر باوەریە خەڵکی بمهات و دەنگی خۆدانە من نەزگەهیدمە پەرلەمانی کوردستانê ez ê hemî hewladim gel fraksiyona xwe ku em bişên van keçê mayî bizivirîne nav kes û karê wan da دەستخۆش کاکە بۆتان جەنابەت کوڕە شەهیدی ئێمە دەزانین پێشووتر چیت کردووە لە چ بارە کارت کردووە بەڵام بینەر دەنگدەر زیادەتری لە تۆ دەوێ لە چ بارێکە کارت کردووە پاشان چ بەڵێنە کتێبەوە کە سوکاری شەهید دووارێ دەکەمەوە خۆت کوڕە شەهیدی بەێ زۆر سپاس پێشتر کە ساڵا 2015 وەرە تەنها بە ناوا ڕێکخراوێن جوانکی سڤیلدا کارتکەم خۆبەخش خزمەتە خوب خزمەت کارێ کەس و کاری شەهیدا من دیتیەوە کەسانن کەم دەرامەت و زارۆکێن بێسەمیان
متو مجرا دا همیا شور کریه و پارێزەرم دادگەها دووکێت بۆ ڕێیاسایدا تەمی مەجارەدا مە کار کریە و پلانا من بۆ مۆڵباتên شەیدا و پێشمەرگەیەن قەهرەمان پلانەکە زۆر ئادارشتیەک و بشیم خزمەتەوە بکەم ناوە پەرلەمانی کوردستانیدا هەرچی نەبێت پیچێک ئێش و ئازارێتوان کێم بکەین و باشترین شێوە خزمەتە مۆڵباتên شەیدا بێتەکردن خزمەتە پێشمەرگەی کوردستانی بێتەکردن چونکە ئەو بووینە ئازادی ئەڤروکە ئەم تێدا و ئیمناهی ئەڤروکە کوردستانی هەی هیوادارم نیگەرانت نەکەم ئەو کارە سەتە ناخۆشت وە بیر دێنمەوە تەسیر کاریگەرت لێ نەکا بەڵام حەزمان لێ دەنگدەرانت بزانن ئەو کارە ساتە چۆن بوو کە باوکی توی تێدا شەهید بوو بەڵێ دەزانین کارە ساتێکی ناخۆش زۆر ناخۆش بوو ینی بەس الحەمدولله پێسەربلندین ئینشاءالله لە ساڵە 2014 بوو لە شەڕێ تیرۆریستên داعش ku dema tîrorîstên hûvaneyên Daeş ber bi Kurdistanê ve hatin bavê min jî wekû hemû pêşmergehekî bajê li Tirkiya bû emeliyata çava hebû roja paştir zivrî ve berev berokên şerî de çû wekû hemû pêşmergehekî berev singên ceperî çû ve berev bû berevanîkirina axa Kurdistanê li êkî neha sala 2014 roja duşembî bû saet dehî spêdê bû cevap hat ku topekî finafan ketiye ku çar heval gel dabûne her çar şehîd ketîne rojeka zora nexweş bû ew roja ji bîra me naşî ڕۆحێوێ و hemû şehîd hem cajiya lê em ser hindê jî em serbilind û serfirazîn ku Rêka azadiya Kurdistanê da xuda şehîd kirin û pêxemet şeref û kerameta me hoş xato axçîn بله ez hezkem bipirsem tu bo hezil lê bû berbijêr bî li nav lîstî Partî Demokratîk Kurdistan paşan zanyarî şumeya yekem cara afretek li Snûrî Amedî û Şîladzê bi diyarîkiravî kandîdî Partî Demokratîk Kurdistan lêkerim ke بچی کو از بربجیر بوم سر لیستا پارتی دموکراتی کردستان چونکی پارتی دموکراتی کردستان او پارتا همین میجوا خدا خبات و قربانی دای پیغمت سروریا گلی کردستانه دنا واوی پارتی دست وکو کچکا بربجیر وکو جنابت اشارت پیدا یکم جاره ناو چاشیلا دزیجی آورت اکل سر لیستا پارتی بربجیر بیتن و بو من جه شانازیه پارتی بخو حزبکا دموکراسی و سیاسی و جماوریه برهمه شوراشا ایلول گلان جدا یکتیا آفرتان درست بویا سر دست بارزانی نمر کو گرنگی دایا کو آفرت رول پیگه خود ناوا جواکی دا و ناوا سیاست دا ببینیدن از جی ایکش در چوین وی ریخراوی ما ریخراوا ایکتیا آفرت کردستانه کل ویری جی افروجی بربجیرم سر ویر لیستا راسانا کردایتی بو من جی شانازیه بله کاکە بۆتان بەیانی پشتە پەرلەمان یەکەمین کاری لە پێشینە چییە؟ چ پرۆژەی یاسا لە هەزری تۆدا هەیە کاری لەسەر بکەی؟ خودێ کاکی سەیوان نزانی زۆرن بەرنامەکان هەموویان گرنگتر بەلای تۆ گرنگن لە بوارێ گەنجاندایە کو ئەم نەهات بینین و گەنجێمە زۆر بێکارە زۆر باشە هەر لێرەوە ئێستا ئەم جارە ئەم خولەی پەرلەمان کە خولی شەشەمە ژمارەیەکی دی گەنجی نوێ کە بوونەتە 18 ساڵ و مافی دەنگدانیان هەیە پەیامێکیان بدێ و بەڵێنیشان پێ بدە دەرفەتت ئەس بەڵێنێ پێدام و سوزێت دەمەوان و ئەگەر هاتووە ئەس چوومە پەرلەمانی یادشیانت مدابیت و ئەس بشێم بوو گەنجێمە بکەم تایبەتجی ئەوێشینیکە کولیژە خلاصکری ئەوێشینیکە گەشتی 18 ساڵی سوزێت دەم و ئەس دەرفەتێن کاری بۆ پەیدا بکەم وقت کابینه حکومت هرما کردستانی دا کابینه نهی حکومت هرما کردستان کو چونکه برنامه پلان و برنامه حکومت هرما کردستانی دا او دلیون کاری باشتر بهینه پیدا کنه بو گنجی ما همیشه خماس کنم بشین خدمت گنجی خدا بین خوش خاطر آخشین دیتنا تا چوا بو ویخوله پارلمانه تا چیت بینی اگر چیه پارلمانه چیت که بیجم دیتنا من بو وی خولا
پارلمان کردستان او کو از دبینم هلبجارتن اوی خولین کو خولات بدبیت خولا ششیا پارلمان کردستان شوان خولین گلکین گرینگ ترین چونکی چاره نویسه هرما کردستان دی دیار بید هر وکو جناب سروک حکومت هرما کردستان مسرور بارزانی اتبانگش خدا آماجه بوی چنده دا که اوه هلبجارتن چاره نویس سازم بو کردستان جبروه که که لایان دیتر نیارم و دوزه گلک حول داین جبو روخاندنا قواره هرما کردستان بو شنابرنا وی قواره شنابرنا دستکفتین کردستان بو یجبروه که گرینگترین خولا پارلمانی دبینم که خلک کردستان و جماور پارتی لوی روژه همیل روژا دنگدان اثبات بکنه و بو نیارن و دوزه که سرکفتنا پارتی و سرکفتنا کردستانه چونکه پارتی همی میکانیزم خواه و همی شوناسون میکانیزم و کوات خلق و شورش أصبر شان خان نهاتو كانديدي يان بربجيري بارتيا ديمقراطيا كردستاني حس كان بو برسام بزانم بديت ناطا بارتي ديمقراطي كردستان وان حزبك بكاريت قوارا هرما كردستاني لسر آخا ولسر بيخو بوستينيت بله وقت يعني باريزادي كردستانا بله وقت تاکا کجا کرده ازدی از بربجیر بو لیستا پارتی کردستان دموکراتی کردستان کوز بینم کو لیستا پارتی دموکراتی کردستان ایکشوان پارتا کو هر دم فل همی پیکاتن هرما کردستانی کریا خدان خون همو اولو مذهب نا کردستان دتکتا خدان کوم ازدی شی بشک نشوی آخه و به پیکاته کو هر دم ما ازدیاج بلی پارتی بارزانی کسگل پشتا خونه دیتیا جبر به جنده کو سرکفتن لیستا پارتی دموکراتی کردستان ابي بده ایکش ارمانج سرکیت مهمیه کو ازد گل حواله حکوم همی کار بکن کو بو وی چنده کو اف لیستا پارتی دموکراتی کردستان سر بکاوتو سرک بارزانی هری صاحب دسوش كاكا وطن چی بولينا كدا ودنگ دران بله پیش او برنامه روزانه سردانی خلچی دکی بله سردانی دنگ دران دکی چی بولينا كد بدنگ دران داو زیاتر چی تقولوا كاك بالين زاني بالين من وعدة داي من سوزة داي كواس خيانة الخينا شهيدة خونا كين يا ما بيتشي بيت ام تقصيرنا كين و خدمتا گنجت خدا بين خدمتا مالبات شهيدا پیشمرگت خدا بين خدمتا کسو کارن پیشمرگه ها دا بين زندانی سیاسی دا بين گنج و لاوت خدا بين یا مشیانت مدا بید ام وی بکن تقصیری در حق وادانه کنی و دنگی وی راستقینه بین انشالله اما سوز و پیمانندی هیچ سوز و پیمان نگنده چون که پیشتر جی بلان بسر او بولينا كتازا باست كر كبولينا دابا دنگ در مسألة خيانة نكردن لخويني شهيدان و پاراسني خاشي كورسان بردوام دبيت انشالله بردوام دبيت انشالله خاتو آخشين لبواري پرورده اتو كارت كردوا جا اوي من زانياري ميا لا پرورده شي زور سخت كارت كردوا لما دالاني خوار 6 سال 8 سال وايا كارت كردوا اوا اگر خالشي زور بيزور بگرين بو انتمابوني نشتمان ارشكي ايوا قرصا كوم دالانا پرورده دكن في خوش بزام لبواري پرورده اگر بشتي برلمان چي بلاتو زور گرنگا گلکا گرنگه الانتمایی و نشتیمانی تمش که زاروکی دا به چاندن اوش یا گرنگت قناقت سرطایی و باخچه زاروکان دا که ام تایبتی ما مستار و لیخو زیده تر ببینین دوی چنده دا که ام هستا نشتیمان پروریل دف زاروکین خو درست بکن تا که مازن بن بگنه تمنه که دا که او زانیاریه هبن کانه و ملتی چند خوین رشتیه حتی که او دست کفتین افروب دست وحاتی میجوا خو بزانن کیش پارتو کیش لایانه سروری آوان کریه کیش لایانه افروکه او کردستان افروکه امد بینین او آوادانی و آرامیه هیه بله دست خوش بیم خاتونا ساعتو دوباره دکمو کاندیدی پارتی دموکراتی کردستانی بله لنا خوشکو بریان من بله لبینو نرایتی کردنی یزیدی کان اوکی زور جار باز لو دکره پارلمانتار بو برجواندی کسیتی خوی دیوشتا پارلمان بله شان خان لو کسانه بو برجواندی کسیتی خود بشتا پارلمانیان بفعلی دبیتا نوینری دفالکی خودتو خوشکو برایان من لنا ازیدی کان بله اگر هاتو دنگ خلق خو خلق باوری دامزگهی ما پارلمان کردستان اسوزید دم خلقی
اوی گوتی از بری ویگاشی کاچا وک ریوبر باخچا اتناف خلق خودم خوشی و نخوشی از ناف خلق خودم من وکو دم از بومر ریوبر باخچا من همی پی کول کرنا کو هندی تشتگیش مبیت از بوار خودت وک ریوبر جزارو گار دابی مکم دست نشان مکم جوان را از وکو اگر از گهیم پارلمان کردستان ببمنی نرا خلق خو ات آستی بی باوری دبمو هر دم اتناف خلق خودم دنگی وان بگهیم پارلمان کردستان پشتوانی المافی وان بکمو و دنگ و رنگی وان بدناف پارلمان کردستان ده کاکە بەتان لە خوڵەکانی ڕابردوو زۆر جار بیستمانە بە تایبەتی گەنجان ئەوانەی کە دەنگ دەدەن بە کاندیدێت دەڵێن کاکەش بە دەنگ ئێمە بوو بە پەرلەمانتار ژمارە تەلەفۆنەکەی گۆڕیوە یان دایخستووە دەمەوێت بزانم کاکە بۆتان بچێتە پەرلەمان ژمارەکەی دەگۆڕێ یان دای دەخا یان هەر ئەو کاکە بۆتانە دەبێت کە ڕۆژانە دەچێتە ناو خەڵک بە خەڵک دەڵێی من خزمەتکاریەوە او هنگی ده خلق شهده یدت شینا یک جماره دیگه ما دو جماره جی بتر بشم خدمت خلق خدا بم بەردەوام بێگومان دای ناخەی انشالله دای ناخە ئەدی زۆر جار باسی ئەوە دەکەن دەڵێن پەرلەمانتار کاتێک خانەنشین دەبێت موچەیەکی زۆریە چت پێە چ بەرنامەیەک تێ بۆی موچەی خانەنشینی کەم بکرێتەوە دەزانی ئەگەر تەواوژی بۆ من خۆخانە نشین ناکەم چونکە کاری منێ پارێزەرەتیە زۆر باشترە شوێ یعنی من پرسیارەکەمەوەیە بەڵێ خەڵک گلەی دەکا دەڵێ ئەوە لە پەرلەمان نەما تەقاعود دەبی وەختی تەقاعود دەبی پارەیەکی زۆر ماگانە دەبا پەیرۆ پرۆگرامێتە هەیک و معاشی تەقاعودی کەم بیتن یە پەرلەمانی دی کار سەروێژێکن ئینشەڵڵا کوم وێ ئەگەر ئەم نەهێلێنجی کەم بکەینەوە خات و ئاخشین ئەی تۆ بله ئەتۆ کارت هەیە لە هەکبەدا کە بتوانی موچەی خانەنشینی پەرلەمانتاری کەم بکرێتەوە کاری لەسەر دەکەی ئینشاءڵڵا کار لە سەروەیەکی دیکەین و پتر بۆ خەلکی پتر پێدوی بیتن ڕێژەیەکە زۆر نەبیتن بۆێ شێوەیەک و پتر بشێتن خزمەتە ئەو موچە بچیتە سەر و خزمەتە هەندێک خێزانێن دیێن هەژار بگەتن هەندێک تەخوچینێن دیتر بگەتن دێ باشتر بیتن دەست باش خاتونە با پرسیارێکت لێ بکەم سیاست و نەهجی حکوومەت هێرەمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم چۆن دەبینی لە بەرامبەر ئێوەی یان خوشک و برایانمان لە یەزیدیەکان کابینەی نوێم بە تایبەتی چۆن بوو لەگەڵ ئێوە بله سیاست حکومت هەرێما کوردستانی تایبەت یا کابینا نەهێشی بڕاستیشی یا بەرنیاسە کابینا نوکردنێ چەندین پرۆژێن خزمەتگۆزاری ئەنجامدانە کۆ ئەمشی وەک ئێزیدی ژوان پرۆژام چجارە بێبەهر نەبوونە کۆ پرۆژە چەندین دەڤەرێمە ئێزیدیا هاتنە ئەنجامدان وەکو دەڤەرە خانکێ کۆ چەندەهان خانکێ و شاریا و منتەقێت هەوێریا و باعدرێ کۆ چەندەهان ڕێک لوان ڕێک هاتنە قیرکردنە هەروەسان چەندەهان جهێن گشتی دار هاتنە چاندنە چەندین ڕێکادە دار هاتنە چاندنە هەروەسا دەڤەرە من دەڤەرە خانکێ کۆ پرۆژێکی مەزنی ئاوێ هاتیە چێکردنا بەشی هەرێک جوان کار و پرۆژێن حکوومەتە هەرێمە کوردستانی کابینانە هەیەبوونە هەروەسا چەندین هۆڵێن دن دەڤەری هەوێریا هاتنە ئاواکردن کۆ بۆ خێر و شەڕێن خەلکێوێ منتەقێ هەروەسا ڤان خەلکی مێ ڕزگاربووی دەستی داعش ڕەشی موچەیەکی دارایی هاتیە دەستنیشانکردنە کۆ هەیڤانە کۆ ئەف پێتڤیا دارایی بگەیتەوان کەسێ نەبێژ دەستی داعش ڕزگار بوویت گەهیتەوان خەلکایە هەروەسا ئەف کەسێک مێژ دەرڤەی وڵاتیە ڕزگار بوونش دەستی داعش ئەف پێتڤیا دارایی گەهیتەوانەشێ خوشکبرانمان لە ئێزیدی خەڵکێکی زۆرمان هەیە لە وڵاتانی ئەوروپا لە دوای ئەو کارە ساتە جەرگرانی بە سێدەی زیاندات کەواتە لە بەرنامەی کارت پێ بۆ ئەوانیش بله هەگە خودت حەسکت مێ بۆوانشی هەبەتە و هەر دیسان ئەف کەسێت مێ ڕزگاربووی دەستی داعش ئەڤێ مافی خواندنێشی نەبوونە هەمجا حکوومەتە هەرێمە کوردستانی و کابینان نەهێ دەرفەتە خواندنێ بۆوان کەساشی بەردەست کردە کۆ خواندنە بەردەوامی بدنە خواندنە خۆ و لە قوتابخانە و پەیمانگە هێن سەر وەزارەتە پەروەردەبە لە دەڤەری شێخان بله میوانەکانم هەمووی نێزیدی بوون دیارە ئەو لە سەروبەندی ئەو کاتە بکە حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکاریشی باشی بۆ ئێزیدیەکان بڕیبەوە ئاگاداری جەنابەت وایە کاکە بۆتان با بپرسین بە ڕاشکاوی متمانەتان بە دەنگدەرانی خۆتان هەیە ئەوانەی کو دەنگی دەدەنەوە وەکی ساڵانی بەری وەکی انتخاباتی بەری پارتی بکەنەوە هێزەیەکەم ئینشاءڵڵا بێگومان ئەگەر باشتر ژی نەبیتن من باوەریەکە زۆرە مەزن هەیە کە ئەفجارە ئەم سەرکەفتنەکە هەرە مەزن تایبەتی ژیل باژێرە دۆکێ دەست خۆ ببینین باش ئاخچین خاڵ
ئەم هەر جاری دێنێ دوهۆکێ دەبێژین دوهۆک لە ڕووی ژینگەی ئەو زۆر پاقوژە بله و منطقەی وەش ئامێدی و شیلازێ یعنی سیمایەکی جوانی گەشتیاریە چت هەیە بۆ پرۆژەی دیکەی گەشتیاری ئێستا ئەوتۆ وا دەبنێن لە پەرلەمانی ئەو گەنجانەی شیلازێ و ئامێدی و ئەو دەوروبەرە ئەو سنوورە جوگرافیا ینی یەکێکە لە شارە هەرە جوانەکانی دنیا ئامێدی وایە بله اكيد ینی خەریکە دەگاتە پاریس من بەرنامەم لێ کردووە چت هەیە بۆ گەشتیاری چ لە پلانە بۆی پرۆژەی دیکەی گەشتیاری بچێتە ئامێدی و شیلازێ و ئەو دەڤەرە وکی دیار کو حکومت هرما کردستان پینگاوین جدی هاویتینل وان دمایکا دا پتر کارو پروژه دورامه هاتینه انجام دانو برای بنیادی بو چندین پروژه پیویست هاتیه دانان او جه دلخوشیه بو دورامه بخود دورامه شیوازیوی یا دولمنده اب کرتی چاندن و دیسا شیوازه که جوان گشت و گذاریه هی دیت برنامه و پلانامه دا زۆر بیتن باشە ئاخچین خان پلانی چییە بۆ گەشتیاری دیم هیچ بیرۆکەت هەیە پرۆژەیەکی بوویتە بله. پەرلەمان چیتە پەرلەمان بوویتە پەرلەمانتار هەندێک وە بەرهێنەر ڕاکێشی بۆ ئامێدی بڵێ وەرن بله. پرۆژە بکەن پرۆژەی گەشتیاری بکەن ئەوەتە ناوچی ئێمە سنوورە جوگرافیەکەی وایە ئاوایە چت هەیە تاکید امن و آسایش دوره به سرپرشتیا جناب سروک حکومت هریما کردستان برف باشتر و چیتن اوجی پنگا و کادل خوشگرک و ام پتر بشین شروع کرت گشت و گذاری و خدمات دوری بکن اسوکو که چکا و دوره کو بب پارلمانتار باشترین برنامه پلانیت ما دل سروی چنده بن کو ام کرت گشت و گذاری پرسندن بخینی بوی که کو هم خلقی که ولات بیانی سردانا دور آمده کن هم گنج و لوین متدا کار دلیوین کار کرنه بخو پیدا بکن تدا شینا کو کسی بیانی بهن کار بکن اوده بیتا پنگا و که هر گرنگ بوی چنده کار بۆ هێزینا و خۆش بله، بله. گەنجانی سنووری خۆتان دەرفەتی کاریان بۆ دەرەخسێنی در فتت کاری ده برخصینین پرکن وان پروژه اگر اف پروژه بردوام بین دوره دا اکید ده دلیو باشتر رخصن گنجید ما حالاتین و دوره ده مفادار بنج وان پروژه خۆش بەرەو کۆتایی بەرنامەکەم دەچم بەڵام حەزەکەم لە کۆتایی هەرێشێک لێوە کە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن پەیامی خۆتان ڕوونتر بگێنن بۆ دەنگدەرانتان ئەگەر شتێکتان لە بیر چووە دەرفەتان دەدەمێ بە بیرتان بێتەوە زێدەتر پەیامی خۆتان بەڵێنەکانتان دێم و لای جەناوت کەرم بکەم بله اسوکو تاکا کچا ایزدی بربجیرا لیسا پارتی دموکراتی کردستان بازنه دهوک جماره 48 از داخوازش همو خلقی خوی خوشتوی دکم کو همو وکو تاکا کچا ایزدی دنگ خوبدنا من دا کو ما ایزدیاش نینری خوابدنا فرلمان کردستان دا کو امشی بشین نینراتیا خلقی خوب بکن دوری خوب بکن و زور سپاس با پرسیارەشکەش لێ بکەم بله تەنها نوێنەری ێزیدەکان دەبی یان نوێنەری بله. ئێمەش دەبی ئێمەش کە نخیر نخیر دین ئەگەر کارێکمان بکەوێتە نینراتیا همو بڵێن دوری خاتون، خوا ئەوە بله ئێمە ئەوی شەمانێ بۆمان دەکەی بله من نا خەڵکی بله ئاسایی بله بله اگر از چوم منطقه مبخو نپیک هات یا بس ایزدی تنینا ام ایزدی و خوشکو برای ما بسرمان گلی کدود جینا اگر هات و از گهید ما پارلمان کردستان ایشالله چه تشتیش مبید از تخصیریه نکمد برانبر خلق خدا دەست خۆش کاکە وەتان بله برا پەیامێکی ڕوون دروشمن پارتی دموکراتی کردستان بسم بو هندێک بۆ خەڵکێکی مە تێبگەیت و پارتیە بتنێ خوددانێ vê axê vê dozê vê Kurdistanê لەو ماژی ئەسوزی دەمە خەڵکی خۆ وەز دەنگی هەوای ڕاستەقینە بە من پەرلەمانی کوردستانê یا متشیان دابیت ئەس تەخسیری نەکەم و درەغیی نەکەم بە حکمی هەندێک و ئەم 10 ساڵات کاری یاسایی و پارێزەرەتیە کارتکەیمە سەربوورەکە باش هەبووە ام خدمت خلق خدا بین و دنگی و امانت گهین پارلمان کردستانه انشالله شان دابید ام خیانت خینا شهیدت خوشی نکن دوباره بجمه و کوام تقصیری نکن وی امانت کو خلق تسلیم کی ام بین پارلمان دەست خۆش خات و واخچین دژی پەیامێک کۆتایی خۆ دەچەهانە بۆ دەنگدەر و بینەرێت ما دەکەرم کە پیام من بو دنگ داره ما و بینارن ما اوکو اسوکو کچک لپارلمان کردستان اگر وی باوری بدن من از سبب من یونراوان باشترین برنامه پروژه مل دست پیک ده او بیتن کو ریزل
خوینا شهیدین خو چکه ملتکین به هزاره ها شهیدان مدانه و ریز الخبات و ماندیبونا پیشمرگین قهرمان بگیرین این که افرو به سایاس خبات و ماندیبوناوان اف آزادی ها امته دا و اف خولا پارلمانی اف هل بجارتنین کده نگیرن دوی آزادی دانه این که و خیانت وان دست کفتان نکینو باشترین پروژه من جیده او بیتن که خدمت تخوچین جواکی خوب بکن به جدایی یک برنامه یان دو تهران آگهتن لیاش همی گرینگ ترجی هموار کرنا او یاساین کل پارلمان عراقی کردستان جینه نجیب جی کرن چونکه یاساین کفن هنه پیدویه بهینه هموار کرن گل او پیش کفتن اینو که دانای نگوند دهوک رنجین تربیه و یواش سرکوتو بن سپاس لطفتان وانت لپروگرام کم میوان بون سپاس با بینرانی پروگرامی با همان لکردستان 24 کتاو که ستا بدیار مانون همیشه تاشان